بلۆڤێکی خۆڵەمێشیە یان هەمووان شاهیدی خۆکوژی ڕژیمی تاران دەبین. حەسەن ڕۆحانی ڕۆژی شەممە 15 ژوئەن ڕێکەوتی 25 جۆزەردان لە پێنجەمین کۆبوونەوەی سەرانی کۆنفرانسی هەڵکردن و متمانەسازی ئاسیا ناسراو بە سیکا لە دووشەممە پایتەختی تاجیکستان باسی لەوە کردووە کە ئێران ناتوانێت تاک لەیانە بەرجام بپارێزێت. لەلایەکی دیکەشەوە عەباسی ئێراقچی جێگری وەزیری دەرەوەی ئێران پاش دانیشتن لەگەڵ هێلگا ئیشمیت دیپلۆماتی ئەڵمانی یەکێتی ئەوروپا وتی مۆڵەتە 60 ڕۆژەکەی ئێران بۆ ئەو وڵاتانەی کە لە بەرجەمدا ماونەتەوە بۆ پایبەندبوونیان بە بەڵێنە بانکی و نەوتیەکان درێژ ناکرێتەوە. کۆماری ئیسلامی ڕێکەوتی 18 گوڵان بەرامبەر لەگەڵ 8 مانگی مەی مۆڵەتێکی 60 ڕۆژەی بە مەبەستی گوشارهێنان بۆ سەر ئەوروپایەکان بۆ پایبەندبوونیان بە بەڵێنەکانیان بۆ دۆزینەوەی سازوکارێک بۆ دەور لێدانەوەی گەمارۆکانی ئەمریکا دژی ئێران دیاری کرد. ئەگەرچی هەر ئەو ڕۆژەی ئێران ڕێژەی پایبەندبوونی بە بەڵێنەکانی بەرجام بە پێی مادەی 26 و 36 ڕێکەوتنەکە ڕاگەیاند، ئەوروپایەکانی ناو بەرجام بە توندی ڕەتیان کردەوە و چین و ڕووسیەش بە بڕێک منگەمنگەوە پشتی بڕیارەکەی ئێرانیان نەگرت. ڕێک 13 مانگ و 7 ڕۆژ لەمەوبەر دۆناڵد ترامپ لە بەرجام هاتە دەرێ و بە دوای ئەوەدا کۆمەڵێک گەمارۆی خستە سەر ئێران و لە ئیسادا گرژیەکانی ئێران و ئەمریکا لە بەرزترین ئاستی خۆیدایە. لە کاردانەوە بەو بڕیارەی ئێران ئەمریکا بەشی پیشەسازی فلزاتی ئێران و ئەم دوایانەش پترۆشیمی ئێرانی تەحریم کرد. بەڵام کشانەوەی یەکجارەکی یان بەشێنەی ئێران لە ڕێکەوتنامە ئەتۆمیەکەی ناسراو بە بەرجام چ کاریگەریەکی دەبێت؟ ئەگەرچی هەر ئیسا بۆ ئەو کێشە یاسایانەی کە لە بەرجامدا هاتوونەتە گۆڕێ کمیسیۆنێک هەیە بە ناوی کمیسیۆنی هاوبەشی کێشەکان و ئێران لەوێدا سکاڵای تۆمار کردووە، بەڵام ئێران لەو کمیسیۆنەدا زۆر بێهێزە و هەر بۆیەش لە بەدواداچوونی خۆی بواردووە و ئەوەیش تەنیا لە بەرترسی ڤیتۆی ئەمریکا. وڵاتانی ئەوروپایی لە بەرجامدا تاق و جووت چوونەتە پاڵ ئەمریکا و تا دێت هاو هەڵوێستیان لەگەڵ ئەمریکا زۆرتر دەردەخەن. تەنیا دوو وڵاتی چین و ڕووسیەن کە لە بەرامبەر ئەمریکادا سووکە پشتیوانیەک لە کۆماری ئیسلامی دەکەن. چاوەڕوان دەکرێت بەهۆی ئەو شەڕە ئابووریەی نێوان چین و ئەمریکا چین شەڕی ئێران بۆ خۆی نەکڕێت. رووسیا کە خاوەن بەرژەوەندیەکی بەهێزە لە گەمارۆکانی ئێران، بەڵام سازانی لەگەڵ ئەمریکا لەسەر سووریە و کریمە و فرۆشی گاز بە ئەوروپا بە دوای وتە بەناوبانگەکەی پۆتین کە ئەوان ئاگر کوژێنەوە نین، پشتی کۆماری ئیسلامی بەردەدات. سەرنجامی پایبەند نەبوونی ئێران بە ڕێکەوتنامەکەوە بە پێی خودی ڕێکەوتنامەکە لە ئەگەری پایبەند نەبوونی ئێران بە ڕێکەوتنامەکە جارێکی دیکە دۆسیەی ناوەکی ئێران دەگەڕێتەوە بۆ ئەنجومەنی ئاسایشی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان و هەر حەوت بڕیارەکەی پێشووی ئەنجومەنی ئاسایش و لەسەر و هەموویانەوە بڕیارنامەی 1929 زیندوو دەبنەوە. بەپێی ئەو بڕیارنامەیە ئێران وەک وڵاتێکی مەترسیدار بۆ جیهان پێناسە دەکرێت و دەستی ئەنجومەنی ئاسایش بۆ لە ناوبەردنی ئەو هەڕەشە و مەترسیە لە ڕێگەی هێرشی سەربازیەوە ئاوەڵا دەکات. ئەم ڕێگەیەی کە کۆماری ئیسلامی بۆ تەعامل و هەڵسوکەوت لەگەڵ جیهان گرتوویەتە بەر و بەتایبەت بە کشانەوە و هاتنە دەرەوەی لە بەرجام دەبێت بە خۆکوژیەکی ئاشکرای ڕژیمی تاران.